بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله. خوشویستان و بەڕێزان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ سلام ئەی ئەو کەسانەی کەوا بە زمان ئیمان تا هێناوە بەڵام ئیمان نەچۆتە نێو دڵتانەوە لا تغتابوا المسلمين غیبەتی مسلمان مەکەن ولا تتبع عوراتهم وشوێن عیب و عاری مسلمان مەکەون فإنه من يتبع عورة أخيه هەر کەسێک شوێن عیب و عاری براکەی بکەوێ يتبع الله عورته خوای پەروەردگار شوێن عیب و عاری یەکەوێ بۆیە عیب و عاری مسلمان داپۆشە ومن ستر مسلما ستر الله يوم القيامة هەر کەسێک عیب و عاری براکەی داپۆشێ خوای پەروەردگار لە ڕۆژی قیامەتە عیب و عاری دادەپۆشێ. بۆ ئەی ئینسانی مسلمان ئاگاداری خۆت بە باسی مسلمان مەکە گەر تێیدا نەبێ بوهتانە بەڵام ئەگەر بێت تێیدا بێ غیبەتە. بۆیە ئاگادار بە من قال في مسلم ما ليس فيه أسكنه الله ردة خبال هەر کەسێک قسەیەک بە مسلمانێک بڵێ ئەم قسەیە لە مسلمانەدا نەبێ خوای پەروەردگار شێم و زوخاوی ئەهلی دۆزەخی دەرخوارەدا وليس بخارج منها حتى يخرج مما قال ولنا ئەم شتەدا ئەمینێتەوە تا لەو قسەی کردوتی پەشیمان نەبێتەوە. بۆیە ئاگادار بە خۆت بە ذکری خواوە خەریکە. عمەری کوڕی خەتاب ئەی فەرموو عليكم بذكر الله فإنه دواء وإياكم وذكر الناس فإنه داء. ئەی کۆمەڵی مسلمانان دەست بگرن بە ذکری خوای پەروەردگارەوە چونکە بەڕاستی شفایە بۆ دڵ بەڕاستی دەرمانە و ئاگادار بن لە باسکردنی خەڵکی بۆ چونکە بەڕاستی دەردە نخۆشیە. ئەی مسلمان ئاگادار بە